هەڵمەتێک هەیە بۆ دەست بە سەراگرتنی ماتۆڕەکان بە تایبەتی لە دەڤەری بتوێن پشدەر بەڕاستی حکوومەت هەڵەیەکی زۆر گەورەیەکە بە تایبەتی دەسەڵاتی خۆجیایی پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین کە لە ئاساس و ئەم ماتۆڕانە لەکوێوە هاتوون خۆ ئەوە دروستکراوی ناو هەرێمی کوردستان نین دیارە لە وڵاتێکی دراوسێوە هاتوون یا لە سینەوە هاتوون یا لە تورکیاوە هاتوون کەواتە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان حکوومەت و هێزە دەسەڵاتدارەکان گومرگەکان وەرگتووە و بەکاریان هێناوە بۆ پرۆژەکانی خۆیان. خاڵی دووەم ماتۆر وەسیلەیەکە لە وەسیلەکانی هاتوچۆکردن نەک لە هەرێمی کوردستان لە تەواوی سەرتاسەری جیهاندا بە تایبەتی لە وڵاتێکی وەکو ئێرانی دراوسێماندا ماتۆر هاتوچۆ پێکردنی وەسیلەی دووەمە لە وەسیلە بەرفراوانەکان کە نزیکەی 8 ملیۆن و 200 هزار ماتۆر هەیە بۆ هاتوچۆ پێکردنی. حکوومەت لە ئێستادا هەڵەیەکی گەورەیەکە کە دژ بە بەرژەوەندی هاوڵاتیان بڕیارێکی داوە کە ئەو ماتۆڕانە حجز بکرێ هەندێکیان ئەبرێنەوە و لە کارەخرێن لە کاتێکا حکوومەت مەفروزە ئەم بابەتە بە قانون ڕێک بخە ئەوەی کڵاو ئەو خودەیە بەکار ناهێنرێ وەکو سەرپێچی مامەڵەی لەگەڵا بکە ئەوەی ئیجازەی نییە وەکو سەرپێچی مامەڵەی لەگەڵا بکە ئەوەی ماتۆڕەکەی ڕقەمی نییە و ژمارەی نییە وەکو سەرپێچی مامەڵەی لەگەڵا بکە ئەگینا ئەوان گومرگەکەی وەرەگرن و نایڵن خەڵکی سفادە لە ئێستادا ڕقەمیشیان ڕاگرتووە بۆیە هەرێمی کوردستان دەسەڵاتداران بە خۆیانە بچنەوە هەموو کوردستانیان وێران کردووە خەڵکیان فەقیر و هەژار کردووە تاکە وەسیلەیە کە بتوان هاتوچۆی پێ بکەن ماتۆڕە لە ئێستادا ڕێی ئەوەی لێگرن وەکو هەمان شێوەی پێشووکەوە کۆمەڵێک سیارەیان هێنا پێشوەکو بێسەرەتاکان زیاتر لە 6 هزار سیارەیان هێنا خۆیان سوودمەند بوون لە هێنانەکەی بەڵام هاوڵاتیان تووشی زەرەر و زیانێکی گەورە بوون لەوەی کەوا سیارەیەک بوو دوایینیان هێشت مامەڵەی پێوە بکرێت.